پیاوێکی دوکاندار هەبوو ئینشاڵڵا لەمانە فێری دەرز و عیبرەت بین. ئەم دوکاندارە میوەشتی دەفرۆشت. پیاوێک هات بۆ لای پرسیاری کردوتی مۆز بە چەنە؟ بۆ نمونەوتی 1500. بامیە بە چەنە؟ 1500. تەماتە بە چەنە؟ 1500. وەکو نمونەیەک. وەستا بوو پیاوەکە معاملەیەک شتێک ڕی، کاتێکی زانی ئافرەتێک هات بۆ لای ئەم پیاوە دوکاندارە. ئافرەتەکە وتی مۆز بە چەنە؟ بامیە بە چەنە؟ تەماتە بە چەنە؟ ئەوتی 750. بەمیوت 1500 بەڵێ 750 ڕێک نیوە قیمەت. نیوە قیمەتی ئەو پیاوە پێوت. پیاوەکەیش خەریک و تووڕە بێ. ئێ تۆ بشتێ دوکانێک کابرا بۆ کەسێک بڵێ بە 1500 بۆ تۆش بەو شێوەیە بێ فەرقەکات. لەوانەیە پێت ناخۆش بێ، بۆ فەرق و سووەکە. بۆچی بە من 1500 بۆ ئەم ئافرەتە 750؟ خاوەن دوکانەکە ئیشارەتی بۆ کردوتی بێدەنگ قسەمەکە دوای پێتەڵێم. ئەم مەسەلە چۆن چۆنیە؟ ئافرەتەکە بە دڵی خۆی شتی هەڵگرت و پارەکەی دا و ڕۆشت. ئەم پیاوەتی زۆر تووڕەیە، وتی ئالەو شتە هەرزانانەش هەنێشت بە من بدە، ئەو هەرزانێکە بۆ ئافرەتەتدا. وتی بەخوا ئەگەر ناچار نەبوو مای پێتم ناوت، بەس بۆی دڵت عاجز نەبێ. ئەم ئافرەتە دراوسێمانە بێوەژنە، هەژارە، کۆمەڵێک هەتیوی هەیە، بە هیچ جۆرێ قبول ناکە، نەفسی زۆر بەرزە، بە هیچ جۆرێ قبول ناکە. هەر چەنە پێی ئەڵێم بە بەلاشت بەرەڵێ بەخوا بە بەلاش نایبم. بۆیە منیش چی دەکەم؟ شتێک دەکەم بۆی هەستی پێ نەکا. بەخوا خۆی نازانێ من یارمەتیە دەم، هەروە ئەزانێ نرخەکەی ئەوەندەیە. ئەوە ئیخلاسە، نەک ئەوەی کابرای ئەبوو سێڵفی، نەک ئەوەی کابرای حەیابەر کە ڕسمی وێنە و خەڵکی دەگرێت. ئەمە بۆ خوایە، ئەمە خوا بەرەکەتی تێکات، ئەمە خوا وعدی داوە بۆی پڕکاتەوە. وەڵڵاهی ئەم ئافرەتە نازانێ من یارمەتی ئەدەم، بەڵام بە بەلاش نایبات. بۆیە منیش نیوەی قیمەتەکەی پێڵم بە زەرەر ئەیدەمێ، هەموو شتێکی بە زەرەر ئەدەمێ. بەس سوێن بەخوا. خاوەن دوکانەکەوتی سوێن بەخوا، هەر ڕۆژێک ئەم ئافرەتە بێ شت بەرێ شتەکانی بە زەرەر بەمێ، خوای گەورە 3 قات بۆم تەعویزەکاتەوە. هەر ڕۆژێک ئەم ئافرەتە بێ من بازاڕم باشترە، خوای گەورە بە 3 قات بە زیاتر تعویزی ئەو زەرەرم بۆ کاتەوە کە لە خۆم داوە. ئەو ئافرەتە جارە بای 50,000 بە خۆی لە ڕاستیە بای 100,000. من 50 لێسێنم، بە زەرەر ئەیدەمێ، بەس خوای گەورە بە 3 قات بە زیاتریش بۆم پڕکاتەوە. ئەنجا ئەو پیاوە داوای لێبوردنی کرد و ڕۆشت. ئەدەتوانی تۆ یارمەتی فەقیر و هەژار بدەی؟ خوای گەورە وعدی داوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وعدی داوە، سوێنی خواردووە. ماڵەکەی تۆ بە زەکاتدان بە خێر و سەدەقە کەم ناکات، بەرەکەتی تێکەوێت. بۆیە ئینشاءڵڵا ئاگات لە فەقیر و هەژارەکان بێت. ئەوان لەبیر نەکەی بە هیچ جۆرێک، لەبیریان نەکەی. ئەو کاتە بە ئیزنی خوا خوای گەورە بەرەکەت ئەڕژێنێ بەسەر تا لە دنیا و لە قیامەت ژیانت خۆشەکە. بۆیە ئاگات لە فەقیر و هەژارەکان بێت.